کۆمپانیای ڕۆیاڵ کاریبیانی جیهانی تایبەت بە گەشتە ئاویەکان پەردەی لەسەر نوێترین کەشتی گەشتیاری خۆی لادا کە بڕیارە ساڵی داهاتوو بخرێتە ئاوەوە و لە سەرەتای 2024 بچێتە پاڵ کەشتی گەلیە گەشتیاریەکانی دیکەی و یەکەم گەشتی خۆی دەست پێ بکات. ئەم کەشتیە نوێیە کە بە گەورەترین کەشتی گەشتیاری لە سەرتاسەری جیهاندا دەنرێت چەندین بژاردە و چالاکی سەرنجڕاکێشی بۆ کەسان و خێزانە گەشتیاریەکان تێدایە کە تا ئێستا لە جیهانی گەشتیاری ئاویدا نەبینراون. کەشتیە نوێیەکە ناوی ئایکۆن یان مەشخەڵی دەریایە و کێشەکەی 250,800 تەن و درێژیەکەی 365 مەتر دەبێت و لە 29 و 2805 پێک دێت. جێگەی 5610 سەرنشین و 2350 ئەندامی تیمی کەشتیەکەش دەبێتەوە. بەپێی زانیاریەکان مەشخەڵی دەریا یەکەم کەشتیە غازی شل وەک وزە لە کارپێکردنیدا بەکار دەهێنێت کە ڕۆڵی لە کەمکردنەوەی دەردانی گازی ژەهراوی دەبێت و گەشتەکانیشی لە ناوچەی دەریای کاریبی ئەنجام دەدات. لەم کەشتیە گەشتیاریەدا باخچەی ئاوی بە 6 خلیسکانێ و 40 چێشتخانە و قاوەخانە و ناوەندی بازاڕکردن و هۆڵی ئاهەنگ و یاریتێنس و باخچەی گشتی و 9 چاکوزی و 7 شوشتنگە لەخۆ دەگرێت و تا ئێستاش بە دیاریکراوی نرخی گەشتی نێو ئەم کەشتیە دیاری نەکراوە. ڕۆیاڵ کاریبیان کۆمپانیای هێڵی دەریایی کەشتیە گەشتیاریەکانە بارەگاکی لە شاری میامیە لە ویلایەتی فلۆریدا لە ئەمریکا. ساڵی 1968 لە وڵاتی نەرویجدا مەزراوە و تا ئێستا زنجیرەیەک کەشتی گەشتیاری خستوەتە کارەوە. بەرلاکەوتنەکاری مەشخەڵی دەریا گروپی ڕۆیاڵ کاریبیان لە ئێستادا خاوەنی گەورەترین کەشتی گەشتیاریە بە ناوی ئەنتیکەی دەریا کە دروستکردنەکەی 3 ساڵی خایاندووە و بە کۆی گشتی گەشتیاران و تیمی کەشتیەکە توانای هەڵگرتنی 9288 کەسی هەیە و نرخی بلیتی ئەم کەشتیە لە نێوان $670 تا $1200. هەرچەندە دەوترێت ئەم کەشتیە نوێی هێشتا نەکەوتۆتە کار جێگرەوەی کەشتی RMS تایتانیکە کە لە 12 نیسانی 1912 لە باکووری زەریای ئەتڵەسی بە زیاتر لە 2000 سەرنشینەوە ژێر ئاو کەوت. بەڵام کۆمپانیای بەرهەمهێنانی مەشخەڵی دەریا هیواخوازە کەشتیە نوێیەکە هەمان چارەنووسی تایتانیکی نەبێت.